یەک نمونەی بەسیط بۆ جەنابتان دێمەوە بۆ ئەوەی تەقاروبێکی ذیهنی دروست بێ. ئێمە مامۆساین، پێمان وایە سیستەمی خوێندن زۆر سیستەمێکی دادوەرانەیە. لە کاتێکە میکانیزمی ئێمە بۆ خوێندکارەکانی خۆمان چییە؟ ئێمە منهەجێکمان لە بەردەسایە بۆ ماوەیەک بە خوێندکارەکانی خۆمانی ئەڵێین. خۆ هەندێک جار خوێندکارەکانی ئێمە کە زۆر شارەزانین لەوانەیە هەڵی کەم خوێنەواری ئێمە بێ، یا لەوانەیە هەڵی گەیاندنی ئێمە بێ بەوان. چونکە ئەمە احتیمالە جاری مامۆستا خۆی مستەوای نییە، فاقد و شەیئی لا یعطی، کەسێ خۆی مستەوای نەبێ ناتوانێت خوێندکارێکی بە مستەوا پەروەردە و پێ بگەێنێ. باشە، جاری واش هەیە خەلەل لە منهەجا هەیە، جاری واش هەیە هەلومەرجی تێگەیشتنی خوێندکارەکە وەکو پێویست نییە. هەموو ئەمانە سەبەبن بۆ ئەوەی خوێندکارەکان وەکو پێویست نەبن. سەرەڕای ئەوە ئێمە دوای تەواوبوونی ئەو موددە یاسایی کە محاضرە بە خوێندکارەکان نەڵێن خوێندکارەکان ئیمتیحانەکەن. یەک سوال لەو سوالانی ئێمە ئەیهێنینەوە بۆ خوێندکارەکان، نابێت خوێندکار بزانێ سوال کەشفە بێ ئیمتیحانەکەش ئیلغا بێتەوە. کاتە خوێندکار نازانێ ئەو منهەجی کە پێم گوتۆ من چی تیا دێنمەوە. دووەم، خوێندکار لە هۆڵی تاقیکردنەوەیە بۆی نییە 4 کەلیمە لەسەر بابەتی ئیمتیحانەکەی لە ژوورەوە بەدەستەوە بێ. ناتوانێت بەدەستیەوە بێ غەشە، مەقبول نییە نهائیەن. سێم، خوێندکار بە هیچ شێوازێک لە هۆڵی تاقیکردنەوە مافی ئەوەی نییە لە مامۆستا یا لە چاودێری هۆڵەکەی بپرسێ وەڵامی بداتەوە دەربارەی پرسیاری ئیمتیحانەکە. باشە، ئەمە دوای نەتیجەکەش کە خوێندکار وەری ئەگرێتەوە پێمان وایە ئێمە لە 100% پێوەری دادپەروەریمان تەطبیق کردووە لە دەرەنجامی ئەم خوێندکارەکە دەرنەچێ بە هیچ شێوازێک ڕووی نایە بێ یەخەی من بگرێ بڵێ مامۆستا خەلەل لە منهەجا هەبوو، خەلەل لە گەیاندنی تۆیە هەبوو، لە ئاسی زانستی تۆیە هەبوو، کەسیش گوێی لێ ناگرێت. چونکە پێمان وایە ئەو پێوەرەی کە ئێمە دامانناوە پێوەرێکی زۆر دادوەرانەیە بەرامبەر بە خوێندکارەکان. ئەمە بەراوردکە بە تاقیکردنەوەکەی خوا و پێوەرەکانی خوا لەگەڵ خەڵک. ئێمە ئەمڕۆ لە ژووری تاقیکردنەوەیین. هەمومان بە ئێمە وەکو ئیماندار بێباوەڕانیش متتەفقین لەسەرەوە کە ئەم دنیاە تاقیکردنەوەیە. کە هۆڵی تاقیکردنەوەیە خوا چی لەگەڵ ئێمە کردووە؟ خوا ڕێگەی داوە بە ئێمە لە هۆڵی تاقیکردنەوەیە منهەج و کتێبی بابەتەکە لە بەردەستمانە بێ. کە قورئان و سنەتە و خوایش ئەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون. ئەگەر خۆشمان شارەزانین با لە خاوەن زانیاریەکان بپرسن. واتە لە هۆڵی تاقیکردنەوەیە تۆ کتێبەکەت لە بەردەستایە، سەرەڕای ئەوە ئەگەر لە کتێبەکەش تێناگەی مافت هەیە لە مامۆستای وانەکە لە هۆڵەکە یا لە چاودێرەکان بپرسی بڵێ ئەو مەعلومەیەم بەرێ، بە غەشش حسێب ناکرێ. ئەم عەدلەی خوا ئەیکا لەگەڵ خەڵک. خاڵی دووەم، خوای پەروەردگار پرسیارەکان کەشفەکە. ئێستا کێ لە ئێمە هەیە پرسیارەکانی قیامەتی نەزانێ؟ پرسیارەکانی قەبر کە یەکەم قۆناغی قیامەتە نایزانین. هەموو پرسیارەکان نەزانین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوەل ما يقضى فيه يوم القيامة بين العباد في الدماء. یەکەم شت کە لە بینی عەبدەکانە ساغەکرێتەوە خوێنە. یەکەم شت کە لە بینی خوا و عەبدا ساغە بێتەوە نوێژە. أول ما يحاسب عليه المرء الصلاة وأول ما يقضى فيه بين العباد في الدماء. باش چیتر پرسیارمان لێ ئەکرێ؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لن تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4. هیچ کەسێک پێی لە بەردەم خوای پەروەردگارە ناترازێت تا 4 پرسیاری لێ نەکرێ. عن عمره فيما أفناه وشبابه فيما أبلاه وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه وعن علمه ماذا عمل فيه. ئەمە پرسیارەکانی قیامەتن، زۆر زۆر ڕوونە، زۆر ئاشکرایە. باشە، خوا پرسیارەکانیشی کەشف کردووە. مۆڵەتێکی زۆر لە بەردەسایە بۆ ئەوەی کە وەڵام بدەینەوە. ئێمە لە ئیمتیحانی خۆمانە زۆر کات لەگەڵ خوێندکارەکانمانە وەڵامی هەڵە سەری وەڵامی ڕاستە خوا. لە ئیمتیحانەکەی خوایە بەعکسەوە وەڵامی هەڵە ئەگەر خوێندکارەکە بگەڕێتەوە پەشیمان بێتەوە لێی بەڕاستێک بۆی تۆمارەکرێ و ڕاستێکی تریشی بۆ ئەنووسرێ. ئەگەر ئیمتیحانێک بەم پێوەرە، یعنی تۆ بیهێنەرە پێشچاوی خۆت مامۆسای کوڕەکەی تۆ، مامۆسای کچەکەی تۆ لە زانکۆیە، بەم پێوەرە ئیمتیحانی مناڵەکەی تۆی کردووە. مناڵەکەت ئەڵێ باوکی من دەرسەکانت خوێندبوو بڵێ، ئەڵێ وەڵایی منهەجەکەشمان پێ بوو لە کاتی ئیمتیحانە.
مامۆسا خۆشی لەوێ بوو وتی بێمنەت بن هەر پرسیارێکەکەن وەڵامتانە دەمەوە تۆماریکەن باشە هەموو پرسیارەکانیشی پێش ئیمتیحان پێگوتبین چی دێنێتەوە سەر ڕای ئەوە کەوتوم بەس بەخوا خەتای مامۆسا بوو کێ بەم دوعایە ئەڵێ ئامین ئەم مامۆسایە ئەکرێ لۆمە بکرێ ئێمە واین ئێمە خوا هەموو ئەم گەورەوی میهرەبانی لەگەڵ کردوین دوای کە دەرناچین خۆمان خوێندکارێکی سەرکێشین لاڕین وەڵامی ڕاست تۆمار ناکەین گرنگی بە ئیمتیحانەکە نادەین ئەڵین وەڵا خەتای خوا بوو بە چ پێوەرێک خەتای خوا بوو